هەندێک گفتوگۆی زیاتر لەسەر کار و چالاکی و ئەدای پەرلەمان و بە دوواداچوون و چاودێریەکانی پەرلەمانتاران لە ماوەی ئەو پشوەدا دەکەم بە میوانداری بەڕێز ڕزگار محەممەد محمود پەرلەمانتاری گۆڕان ڕاستەوخۆ بەڕێزیان لەگەڵمان دەبن. کاک ڕزگار شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بە گرنگی دەزانم لەوە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێستانە لە ماوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەماندا کاری پەرلەمان یاخود ئەرکی پەرلەمان چی بوو، یاخود دەتوانم بپرسم چیتان کرد؟ مەڵێ سەرەتا شەوی جەنابت و بیسەر و بینەری کەناڵ 24 باش. بەڵێ ئێمە لەم ئەم دوو وەرزەی کە ئێستاکە باڵێن دوو وەرز پەرلەمان درێژ کراوەتەوە و هەندێک پرۆژە یاسا با بڵێن خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و خوێندنەوەی دووەمی بۆ کراوە و ئێستاکە ماوەتەوە کە دەنگدانی بۆ بکرێت. ئەمەیە لەم کاتەی بەڵین پەرلەمان کە ئێستاکە ئەو دوو وەرزە درێژ کراوەتەوە. پەرلەمانی کوردستان مەرجەعی یاسادانان و سیاسیە لە هەرێمی کوردستان و نازانم من بە باشی دەنگەکەی جەناب بوو ناگاتە لای من دەنگەکە زۆر باشە دەنگ دەداتەوە یا گوێت لە دەنگی من نییە. ئێستا بە باشی گوێت لە دەنگی منە؟ هاوکارانم یارمەتیمان بن. هیچ دەنگەکە زۆر باش نییە ببوورەگەن ئەو دەنگە چاک بکەن بۆ ئەوی من بتوانم گفتوگۆکانم لەگەڵ کاک ڕزگار بەردەوامی پێ بدەم کە باس لەوە دەکەم. کاک ڕزگار دەڵێم گوێت لێمە ئێستا بۆی پرسیارەکەم بکەم. وڵاهی ببوورە هیچ تێ ناگەم یعنی بەڵێ ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن ئەو خەلەلەمان بۆ چاک بکەن بۆ ئەوەی کە لەگەڵ کاک ڕزگار گفتوگۆکەمان تەواو بکەین. پەرلەمان کەوتۆتە پشووی یاسادانانەوە کە بۆ ماوەی 2 مانگ لە پشوودا دەبێت، بەڵام وەکو پەرلەمانتاران خۆیان باسی دەکەن دەڵێن کاری ئێمە ناوەستەیە، کاری ئێمە چاودێریکردن و بە دوواداچوونی هەندێک دۆسەیە. دەمانێت بزانین چاودێری چی دەکەن، بە دوای چ بابەتێکدا دەچن. کاک ڕزگار ئێستا گوێت لە دەنگی منە؟ ئێستا باشترە. بەڵێ ئێمە کاری پەرلەمانی تەبعاً پەرلەمان ئەرکی پەرلەمان یاسا دەرکردن و چاودێریکردن هێشتی بە دڵنیایەوە ئێمە کاری خۆمانەکەین و نەوەستاوین لە بەدواداچوون بۆ هەر جێگەیە کە پێویست بێت و ئەم فترەیەش کە پەرلەمانی کوردستان کۆنە بۆتەوە ڕوونا هەندێک ناکۆکی هەبووە لە ناکۆکی لایەنە سیاسیەکان و ئەویش لەسەرەوە بووە هەندێک پۆستی وزاری گۆڕانکاری کراوە و هەندێک با بڵێن لە سەرۆکایەتی پەرلەمانە بە هەمان شێوە هەم لە ناو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە بە هەمان شێوە و ئێمە پەرلەمانی کوردستانم فترەیە کە کۆنە بۆتەوە دیارە چاوەڕێی کردووە کە ئەو گۆڕانکاریانەی کە هەمووکو پێشتر باسم کرد لە پۆستی وزاریە هەیە و هەم لە نێو پەرلەمانی کوردستانە هەیە و ئەمانە هەموو چارەسەر بکرێن و پەرلەمانی کوردستان ئەتوانێت ڕاستە ئێستا ئێمە وەختەکەمان کەوتۆتە بەڵێ. کاک ڕزگار گرژیەکان یاخود سارد و سڕیەکانی یەکێتی و پارتی پەیوەندیەکانی ئەو دوو حیزبە کاریگەری بەسەر پەرلەمانەوە هەبوو بۆی ئێوە کۆنەبنەوە کەواتە پەرلەمان لەژێر دەسەڵات و هەژمونی حیزبدا کارەکات؟ وڵاهی ڕەنگە ڕوون بێلای جەنابیش ینی زۆربەی پەرلەمان لە دنیادا بە تایبەتی لە ئاسیا و عێراق بڵێن بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەڵێ ئەگەر ناکۆکیەک هەبێت ئەوە ناکۆکی سیاسی هەبێت بە دڵنیاییەوە چونکە ئەم فراکسیۆنانە لە پەرلەمانی کوردستان ئەجندای و سیاسەتی حزبەکەی خۆیان جێبەجێەکەن و پەرلەمانی کوردستانیش هەندێک گرفت هەیە ڕەنگە لە توانای ئەوانە بێ پەرلەمانی کوردستان چارەسەریکەوە. پەرلەمانی کوردستان وەکو پێشتر وتم ئەرکی پەرلەمانی کوردستان یاسا دەرکردن و چاودێریکردنێتی و هەندێک گفتوگۆ لەسەر
پۆستی وەزاری بێ یا بۆ نمونە لەسەر ناکۆکیەک هەبێت ناکۆکی سیاسیە بێ بە دڵنیاییەوە ئەمە ئەکرێ حزبەکان کۆبوونەوە بۆ چارەسەری ئەم گرفتانەوە بۆیە بەڵێ ئەوەیە کێشەکە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەرکی ئێمە طبعا ئەوەیە کە بتوانین یاسا دەرچێن و چاودێری بکەین و ئەمە باسی دەرچێنی یاساکەی دەوامە ئێستا پەرلەمانی کوردستان بۆ دوو خاڵی گرنگ یاخود دوو پرسی گرنگ تەمەنی خۆی درێژ کردوانە یەکێک لەوانە هەڵبژاردن بوو پرسی هەڵبژاردن بوو یەکێکی دیکە دەستور بوو بۆ ئەم دوو پرسە چیتان کردووە چ هەنگاوێکتان ناوە چ بەرەو پێشچوونێک هەیە بەڵێ ڕوو لە لای جەناب ینی پەرلەمانی کوردستان بۆ دوو وەرز تەمەنی خۆی درێژ کردوێتەوە و ئەمەیشە هەر بە هەمان شێوە ئەگەڕێتەوە بۆ لایەنە سیاسیەکان و لەسەر چۆنێتی هەڵبژاردن ڕێبکەون ئایا فرەبازنەی بێ یا یەکبازنەی بێ یا بە هەر شێوازێک بێ بە دڵنیاییەوە ئەمە لایەنە سیاسیەکان دەتوانن لەسەری ڕێبکەون و کۆمیسیۆن هەموار بکرێتەوە ئەمە هەندێک با بڵێن هەندێک پێشنیار هەیە کە گۆڕانکاری لە با بڵێن لەو ئەنجومەنی کۆمیسیۆنا بکرێت ئەمەیە و بۆ دەستوریش هەر بە دڵنیاییەوە ئەویش هەر ئەکرێت ئەمانە پێشتریش هەبوو کەواتە پەرلەمان چی کردووە چ هەنگاوێکی ناوە چ فشارێکی لەلایەنە سیاسیەکان کردووە بۆ ئەوەی کە زوو بگەنە ڕێککەوتنێک و پەرلەمان دەست بە کارەکان و ئیشەکانی خۆی بکات بەڵێ وەکو من پێشتر باسم کرد ینی هەندێک پرس هەیە ئەمە ڕەنگە بە پەرلەمان چارەسەر نەکرێەوە پەرلەمانی کوردستانیش بە بەردەوامی فراکسیۆنەکان لە گفتوگویان بۆ ئەو کێشانەی کە هەن و هەتا هەندێک مەسەلە کێشەکە لە نێو لایەنەکانە هەیە فراکسیۆنەکانیش هەوڵەدەن کۆ بنەوە بۆ ئەوەی بتوان ئەم کێشانە چارەسەرکەن مەسەلا هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن و مەسەلا باسی دەستورە کرێت و ئەمە پەرلەمانی کوردستان بەردەوامی گفتوگۆی لەسەرکات و فراکسیۆنەکان گفتوگۆی لەسەرکەن و ئەمەش هەمووی وەکووتم پێشتر ئەبووشی هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لایەنە سیاسیەکان لەسەری ڕێبکەون بە نمونە ئێستاکە ئەگەر ئێمە باسی هەڵبژاردن بکەین و باسی کۆمیسیۆنی هەڵبژاردن بکەین کە لە پێشووترا بە یەک بازنەی لە هەرێمی کوردستان هەڵبژاردن کراوە بەڵام ئێستاکە هەندێک لایەن یا بڵێن لایەنەکان داواکاری جیاوازیان هەیە داواکاریەکەوەیە مەسەلە لە دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی بە یەک ڕۆژ بکرێ و کەمە نەتەوەکان دابەش بوون بە سەر هەموو ناوچە جاجاکاندا با بڵێن هەندێک گۆڕانکاری لە کۆمیسیۆنا بکرێت کاک ڕزگار ئێوە وەکو فراکسیۆنی گۆڕان لەگەڵ کام ڕایەیان ئێمە لەگەڵ پێشتریش ئێمە پێش ئەوەی کە تەمەنی پەرلەمان کۆتایی پێبێ پێشنیارمان کردووە کە کۆمیسیۆن هەموار بکرێتەوە و بە دڵنیاییەوە ئەمە پێویستی بەوە هەیە کە لایەنەکان لەسەری کۆک بن و خواستی بزوتنەوەی گۆڕانیشەوەیە کە هەڵبژاردنێک پێ هەڵبژاردنەکە پاک و بێگەرد بێ و چاودێری بکرێت و لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیش بە دڵنیایی و لەگەڵ فرەبازنەیە و ڕێی وایە کە گۆڕانکاری لەم کۆمیسیۆنا بکرێ و کۆمیسیۆن هەموار بکرێتەوە. کاک ڕزگار یەکێتی و پارتی هەندێک گۆڕانکاریان لە پۆستە حکومی و پەرلەمانیدا کردووە. ئەمە زانیاریتان هەیە کەی دێتە پەرلەمان کەی لەسەر ئەم پرسە کۆ بێتەوانێ و پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕانیش دەستی لە کار کێشاوەتەوە بەڕسمی دەست لە کار کێشانەوەی خۆی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کردووە ئەمەشیان کەی پەسەند دەکرێت؟ ئێمە ئەوە لە پێشووترا دەنگی لەسەر درا گەرەو پەرلەمانتارەی با بڵێن ئەگەر دکتۆرە شایەن ئەوە بەبەستم بەڕێز عەلی حەمەد ساڵح کاک ڕزگار دەنگی لەس بەڵێ وەڵاهی ئەوەی کاک عەلی حەمەد ساڵح کە داوای کردووە دەست لە کار بکێشێتەوە طبعاً
ئەم ئەگەر با بڵێن کۆبوونەوەیەکی نائاسایی بکرێت و ئەو پۆستە وزاریانەی کە جەنابەت باست کرد و ئەوانەی کە لە پەرلەمان گۆڕانکاری تیاکرێ ئەوە ئەتوانێت چکە پەرلەمانی کوردستان لە ئێستاوە کەوتۆتە پشووەوە لە تاکو و یەکی سێ بەڵام بۆ هەر کاتێک و پێویست بکە بۆ مەبەستێک ئەتوانێت کۆب بێتەوە و ئەمەیشە بۆ دەستەکارکێشانەوەی کاک عەلی حەمەد ساڵحیش ئێمە وەکو فراکسیۆن لە ڕاستیە زۆر ئاگەمان لێ نییە دیارە خۆی ئەمەی کردووە کە ئەم پێشنیاری با بڵێن ئەم داواکاری پێشکەش کردووە پەرلەمانی کوردستان لە هەر کاتێکا کۆ بێتەوە طبعا ئەمەیش هەر ڕێی فراکسیۆنەکان وەرەگیریە بۆ ئەوەی کە تا چەند ئەماچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڕێز ڕزگار محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریت.